بەڕێزان سەرنجتا ڕادەکێشم بۆ پەیامێکی سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەر سەبارەت بۆ ڕۆژەی کە لە پەرلەمانی عێراق دەگوزارێت سەبارەت بە بەڕێکردنی یاخود پەسەندکردنی بودجەی عێراق ئەویش تێیدا هاتووە. پەیامی سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەڵوێستی جوامێرانەی نیشتمان پەروەران لەلایەک و ناپاچی نیشتمان فرۆشان لەلایەکی تر لە مێژوودا تۆمار دەکرێت. هەمولایەک دڵنیابن هەرێمی کوردستان بەهێزتر دەبێت و سازش لە مافە دەستوریەکان ناکەین. هەر لەبارەی ئەو ڕۆژەی کە لە پەرلەمانی عێراق دەگوزارێ و پرۆژەی یاسای بودجەی عێراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز دڵشاد نامیق مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی دەکەین. بەڕێز دڵشاد سڵاوت لێبێت دەمەوێت هەر لە دەستپێکدا ئەو پەیامەی سەرۆکوەزیران نازانم ئەگەر گوێبیست بووی ئاگادار بووی ئەگەر گوێبیست نەبووی بۆ دەخوێنمەوە قسە و باس چڕایەکت بۆ چوونی خۆت سەبارەت بەم پەیامە چی هەیە باسی لێوە بکەی. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی ئێوە دیارە بەڵێ گوێم لێ بوو گوێم لە پەیامەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بووە لە ڕاستیە ئێمە لە هەموو کاتێک زیاتر ئێستا احتیاجترین بەوەی کا یەک ڕیز بین و یەک دەنگ بین و یەک ڕیزی و یەک دەنگیش بەڕاستی لە ئاستی باڵایە گرنگە بۆ ئەوەی دا بێتە خوارەوە بۆ ئاستی خوارەوەی کۆمەلگاش و لە کۆتاییە سەقامگیری و ئیستیقرار لە کوردستان بە شێوەیەکی درێژخایەن بێتە دی و هەر ئەو بابەتەش کە لە پەیامی سەرۆکوەزیران هەیە مەسەلەی تەنازل نەکردن و ملنەدان بۆ ئەوەی کە با بڵێن بچووکردنەوە بۆ پێشێلکردنی مافەکانمان بۆ ئەو گەلە کۆمەیەی کە لە ڕابردووە لێمان کراوە و دووبارە نەبوونەوەی ئەو گەلە کۆمەیە ئەمە خۆی گرنگەوە بەشێکە لە ئیرادەک لە ڕاستیە کە لە هەرێمی کوردستانەوە هەمیشە ئەم ئیرادەیە نمایش کراوەوە ئەمە گرنگە. ئەمە پێویستە ئەمە بە شێوەیەکی گشتی وای لێبێت کە بێ بە ئیرادەی هەموو خەڵکی کوردستان و بێ بە ئیرادەی هەموو هێزە سیاسیەکان لە بەرامبەر دەرەوەی هەرێمی کوردستانە و وەک ئیرادەیەکی هەرێمی کوردستان لە بەرامبەر دەرەوەی هەرێمی کوردستانە نمایش بکرێەوە هەمیشە بۆ یەکتری و لە ناوخۆ ئامادەی سازش و گفتوگۆ و با بڵێن یەکتر قبولکردن بین بۆ ئەوەی کە لە دەرەوە بەهێز بین و بۆ ئەوەی کە ئیستیقوا و خۆ بەهێزکردنمان بە دەرەوە نەبێ بەڕاستی. باشە هەر سەبارەت بە تێپەڕاندنی بودجەی عێراق کەەوە ئێستا پەرلەمان لە کۆبنەوەدایە ینی کۆبنەوەکانی دەست پێ دەکات و دوای دەخات تاوەکۆی کە تەواو دەبێت و دەنجی لەسەر دەن و هەموو بەرگە و مادەکانی کە بەم شێوەی ئێستا وا تێدەپەڕێندرێ کاردانەوەی چی دەبێت کاریگەریەکانی چی دەبێت لەسەر عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان. بەڵێ والله لە مەسەلەی بودجێ عێراق طبعا ئەم یاسایە لە کۆتاییە یاسایە یعنی ئێمە پێویستمان بەوەیە کە لەسەر چەند ئاستێک لەم بابەتە بڕوانی ئەمە یەکەم پرۆژە یاسایە کە پەیوەندی هەیە بە چارەنووسی هاوڵاتیانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە و بە پێکهێنەرەکانی دەوڵەتی عێراقەوە و یەکەم یاسایشە ئیمتیحانێکی زۆر باشە بۆ ئەو هاوپەیمانێتی کە دەوڵەتیان پێکهێناوە حکوومەتیان پێکهێناوە لە عێراقا لەم لەسەرم ئاسە کە تەماشای بکەین ئەبینین دەرکەوت کە هاوپەیمانەکانی ناو ئیدارەی دەوڵەت هاوپەیمانێکی ڕازگۆ نین لەگەڵ یەکتریاوە تەنانەت بەشێک لەو هاوپەیمانەتیانە بە تایبەتی شیعەکانی عێراق دەسەڵات و توانایان نییە بەسەر ناوخۆی خۆیشیان ئەوە ناتوانیوە کە کۆدەنگیەک لە ناو هاوپەیمانەتەکە دروست بکەن لە بەرامبەر هەرێمی کوردستان و لە بەرامبەر لایەنەکانی هەرێمی کوردستانە بەڵکو لێرە و لەوێ هەوڵی فێڵکردن و هەوڵی بەلاڕێدابردننی ئەو هاوپەیمانەتی هەیە بەنسبەت وەکو یاسایەکیش کە تەماشای بکەین ئاستێکی ترەوەی ئەمە وەکو یاسایەک تەماشای بکەین کە ئەڵێن وەک یاسایەک واتە یاسا پێویستە مەرجی یەکەم کەتیایە ئەوەیە توانای جێبەجێکردنی هەبێ یا بە تایبەتی یاسای مالی کە تۆدا ئەنرێ بۆ ڕووی داهات و خەرجیەوە لە ڕووی داهات و خەرجیەوە بۆ ماوەی کە خۆی مەفروضە ساڵێک بێ ئەم 3 ساڵیشە پێویستە نەرمتر بێ یعنی زۆرتر ئەگەری جێبەجێکردن و وردکردنەوە و هێنانەدی ئەو خواست و داوایانەی تایەتی هەبێ نەک بە شێوەیەک وا معقد بکرێت کە ئاستی جێبەجێکردن و ماندوو بوون بە جێبەجێکردنیەوە و دواتر تەفسیرات هەڵبگرێ و دواتر وای لێ بکرێت کە ئێستا بەڕای تۆ چۆنە ماندوو دەبێت بە جێبەجێکردنەوە یاخود بە ئاسانی جێبەجێ دەکرێت ئەم پرۆژە بەڵێ
بەڵێ جا ئەمە ئێستا ئەوە ڕوونکەمەوە پێویستە ئەوە ڕوون بکەمەوە کە ئێستا ئەم یاسایە وای لێ هات بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە وای لێ هاتووە کە خەریکە جێگەی بە تەواوی لە هەنێک مادەکانی مخالفی دەستورە بێ سەریحی دەستور یعنی لە ڕاستیە هەنێک بابەت جێکراوەتەوە لەناو دەستور لەناو یاسای بودجە هیچ پەیوەندێکی بە یاسای بودجە نییە مەسەن ئەوانە بابەتی سیاسین و بابەتێکن کە ئەکرێ مەسەن لە بابەتی تەنفیزین لە بواری بە قەراراتی تەنفیزی یەکلایی ئەکرێتەوە هیچ پەیوەندی بەوە نییە کە تۆ لەناو بودجە جێ بکەیتەوە و دەنگی لەسەر بدرێ و حکوومەتی پێ ئیلزام بکەیت کە لە کاتێکە حکوومەت لەوانەیە نەتوانێت ئیلتیزاماتە جێبەجێ بکەوە دواتر ئێمە نەمان بینیوە لە ڕابردووە حکوومەتەکانی عێراق لەسەر جێبەجێ نەکردنی ئیلتیزاماتی ناو بودجە محاسبە کرابن چونکە لە 2014 تا ئێستا کە پارە نایەت بۆ هەرێمی کوردستان لە عێراقا هەموو ساڵێک لە بودجەی عێراقا نووسراوە بڕی ئەوەندە ڕێژەی ئەوەندە بۆ هەرێمی کوردستان بەڵام یەک دینار نایانی ئەو بڕە نەنێردراوە و پەرلەمانیش بە دۆداچوونی نەکردووە حکوومەتی لێپرسینەوەی لێکراوە وەکەی وتووە ئەرێ ئێمە ئەم بڕیارەمان دا و ئەم یاسایەمان دەنگ پێ ئەوە لە ڕووی تەنفیزی و یاساییەوە ئەو باسەکە بە سەبارەت بە پرۆژەی یاساکان وا مسادرشات لە دەستپێکدا باسی ئەوەت کرد کە باسی پەرتەوازەیت کەریکە یەکڕیزی چەندە گرنگە لەوێدا ینی لە هەر چێش دەدوێنی هەر ئەم قسەیە دەکات بەڕاستی دەمەوێت پرسیارەکە لە تۆ بکەم چێ هۆکاری ئەم پەرتەوازەیە کە ئێستا هەیە لە پەرلەمانی عێراقدا خۆی تۆزێک قورسە ئێمە بڵین ینی بین داوەری بکەین بەڵام ئەوە گومانیتیانە کە ئێستا پەرتەوازەیەک هەیە لە عێراق لە ناو پەرلەمانی عێراق و کۆدەنگیەکی کورد نییە و ڕوونیشە ینی کورد دوو لە مەسلەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دوو جۆر ماف لە یاسای بودجە هەیە یەکەم مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانە کە پەیوەندی هەیە بە سیادە و سیادەی ناوخۆیی یاخود باوڵێ بە کیانی و قوارەی سیاسی هەرێمی کوردستانەوە کە ئەمە تقریبەن دوو ڕای لەسەرە و سێیەم ڕامان نییە کورد لەم بارە بۆ بە دوو بەشەوە جۆرێکی تر لە ماف و شاد هەندێکی تێ ڕوون و ئاشکرایە حاڵەتەکە ینی ئەوە نیە بڵێ شتێکی دەگمەن و شاز بێت داواکانی مافەڕەوەکانە بەنسبەت کورد ئێستاقاق شایستەکانە بەنسبەت کورد لەسەر چ شتێک پەرتەوازە دەبن کورد لەوێدا وەچی هۆکاری ئەو پەرتەوازەیە بەڵێ مەسەلەی ئیستحقاق و شایستە بەڵێ مەسەلەی ئیستحقاق و شایستەکان ینی ئوستاز مەسەلەی شایستەکان و ئیستحقاق مەسەلەن سەدا 12 پاشەکە بدرێتەوە سەدا 10 بدرێتەوە ئەمانە ئەکرێ محلی خلاف بن یعنی هیچ یعنی ئەکرێ محلی خلاف بن لە نێوان لایەنە سیاسیەکانە و لایەنە سیاسیەکانی لایەنی سیاسین ئەکرێ بەکاری بێنن بۆ بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن بەڵام مەسەلەی قوارەی هەرێمی کوردستان و سەلاحیاتی دەستوری و مەسەلەی بابەتێک کە پەیوەندی هەیە بە کۆمەڵێک مافی ئەساسیاتی نیزامی سیاسی عێراقەوە کە لە دەستورە جێبەجێکراوە ئەمانە جێگەی سازشکردن نین و لایەنی سیاسی نابێ بگاتە ئاستێک کە سازش لەسەر ئەمانە بکات چونکە لە کۆتاییە لایەنە سیاسیەکان سبەینێ دێنە هەڵبژاردنێکەوە بۆ پەرلەمانی کوردستان و ئەم پەرلەمانە بۆ ئەوەیە ئەم هەرێمی کوردستانە بەڕێوە بەرێ و ئەم پەرلەمانە یاسا بۆ ئەم هەرێمی کوردستانە دەرەکە معقول نییە تۆ هەرێمێک بێدەسەڵات بکەی دوایش لە ڕوود بێ با خەڵکی خۆت بڵێ وەرن دەنگم پێ بدەن بۆ ئەوی من لەم پەرلەمانە زۆرینە بمیان لەم حکوومەت تشکیل بکەم کەواتە پێویست بەوەیە تۆ یەکەم جار هەرێمی کوردستان بەهێز بکەی لە ڕووی مؤسساتی لە ڕووی دامەزراوەیی لە ڕووی بڵین قرارات و مەراکیزی قرار و دامەزراوەکانی تەنشیعی و تەنفیزی و ئەوانە و هەروەها لە ڕووی یەکان گیربوونی لایەنە سیاسیەکان لە بەرنامە و پرۆژەکار دواتر بچی لەسەر شایستە داراییەکان و زیاتر یا کەمتر گفتوگۆ بکەی و دانوستاندن بکەی دانوستاندنی هەرێمی کوردستان لە 2003 تا ئێستا لەگەڵ عێراقا دانوستاندن نەبووە لەسەر مەسەلەی سەلاحیەتی هەرێمی کوردستان تا کوێیە و ئایا هەرێمی کوردستان دوو پارێزگایە یا سێ پارێزگایەک چی بکە و پارێزگایەکی ترچی نەکە ئەمە پێشهاتێکی تازەیە و ئەمە نابێت ڕێگەی پێ بدرێەوە بڕوای من لە جێکردنەوەشی لە یاسایە ئەگەر بۆ جێبەجێکردنی خواستی کۆمەڵێک لایەنی سیاسیش بێ لە ئاستی واقعا جێبەجێکردنی جۆرێکە لە مەحاڵ و ناتوانرێت جێبەجێ بکرێت چونکە لە بیرمان نەچێت زۆر مەوادی تر لە ڕابردوو کران بە یاسا و نەتوان ڕاجێبەجێ بکرێن بۆ نمونە من شتێک بە ئێوە بڵێم لە کاتی خۆی کە لە دەستوری عێراقیش هەیە هەموو پارێزگایەک مەسەلەن بۆی هەیە داوای ئەوە بکات کە مافی کە بێ بە هەرێمێکی سەربەخۆ یا بێ بە هەرێمێک لە چوارچێوەی عێراقا وەک هەرێمی کوردستان بەسڕات چەندین جار ئەم داوایەی کرد لە ڕێگەی کوتلە پەرلەمانیەکانیەوە لە ڕێگەی ئیمزاکۆکردنەوە لە ڕێگەی ئیمزای شعبیەوە لە ڕێگەی نەیانتوانی ئەمە بکەن بۆ چونکە ئیرادەیەکی سیاسی نییە ئەمە بکە و لە عێراقیش ئەم ئیرادە سیاسی ئێستا حکوومەتی پێکێناوە ئیرادەیەکە کە ئەوێت کۆنتراکتێکیان هەیە لە نێوان خۆیانە عەقدێکیان کردووە
کە ئەم عقدە بریتە لە بەڕێوەبردننی حکوومەت بەخواستی بەشدارەکانی بەڵێ، حکوومەت مامۆستا لەبەرەوە شاد هەرگیز حکوومەتی ئیتیحادی دەست ناخاتە کاروباری هەرێمی باشە. کوردستانەوە مەهماکان لە ئەنجومەنی نیشتیمانیشەوە لە پەرلەمانیشەوە یاسایەکی بەسەر سەبێنرێ بەڵێ. چونکە ئەمە ڕێگە ئەکاتەوە بۆ شتی تر ڕێگە ئەکاتەوە بۆ زۆر ئەوەی کە باشە. ینی جۆرێک لەسەر لێشێوان لە حکوومەت بێتەکایەوە بۆی بە بڕوای من ئەمە ئەمە ئەگەر لەدایکیش بوو بێ ئەم مادەیەکە زۆر باشە. ڕاستە تۆزێک مامۆستا ئەوەن شاد. کراوەتەوە لەدایکبوونێکی جامدەوە ناتوانرێت جێبەجێ بکرێت بەڵام من ڕێگەم بدە شتێک بڵێ بەڵام کاتم زۆر کەماوە هاوکارانم دقەیەک بەر لە ئێستا دەڵێن کۆتایی پێبێنە بەڵام بۆشم زیاد کردیتەوە پێم وانە بتوانم لەبەرەوەی بابەتی دیکە هەیە پاش هەواڵەکان ئێستا هەواڵەکان کۆتایی هاتووە با من نیو دقە قسە بکەم فەرموو زۆر بە کورتی باش لە ڕاستیە یەک پرسیار گرنگە کە ئێمە چۆن ئەتوانین یەکگرتوو بین ئێمە هەر تەنازولێک لە کوردستان بۆ یەکتری بکەین لەلایەن یەکێتی و پارتی و حیزبەکانی تریش بۆ یەکتری بە تەنازول ناژمێردرێ و پێویستە ئەو مرونەتەی لە بەرامبەر هێزەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان هەمانە بە شانازیەوە لە کوردستان هەمان بێ و بەڕاستی خاڵێکی گرنگی تر کە پێویستە من بڵێم ئەوش ئەوەیە لە هەرێمی کوردستان يعني او بمتمانه بمانه گارانتی لدروي هرمي كردستان وربگرین زۆر سپاس مادومان کردیت بەڕێز دڵشاد نامێغ مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵ ماندوو نەبیت.